الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 132 سوورەتی بەقەرە کە خوای گەورە هەر لە درێژەی بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەردا سەلامی خوای لێبێ دەفەرمێت: ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون. لە ئاەتەکەی پێشووتردا دەرسی ڕابردوو باسمان کرد کە خوای گەورە فەرمانی بە ئیبراهیم پێغەمبەر کرد، پێی فەرموو ئەسلیم، تەسلیم بە بە ئەمری من، یەکسەر بەبێ سێودوو فەرمووی ئەسلەمت لڕەب العالەمین، ئەی خوایە ئەوە تەسلیم بووم بە فەرمانەکانی تۆ. دوای ئەوەی کە بۆ خۆی تەسلیمی ئەمری خوای پەروەردگار بوو، ئەو جار ئەو ئامۆژگاریەی کە لە خوا وەریگرتە بوو ئەویش گەیاندی بە کوڕەکانی وهروەها یعقوبیش بە کوڕەکانی خۆی، یعنی بە کوڕەکانی ئیبراهیم و دیسانەوەی ئیبراهیمیش یعقوبیش بە کوڕەکانی خۆی. جا دەفەرمێت ووەصا بها، ووەصا ئامۆژگاری کرد بەو ئامۆژگاریەی کە لە خوا وەریگرتە بوو ئیبراهیم بەنی هینەوەکانی و یعقوب و هەروەها یعقوبیش کوڕەکانی خۆی ئامۆژگاری کرد. تەمەن وەسێت ئەو ڕاستپاردەیە کە عادەتەن ئینسان لە کاتی سەرەمەرگدا دەیکا بۆ شێ؟ بۆ کەسێک کە زۆر خۆشی دەوێت و دەشێوێ کەسەکە هەتا هەیە پێوە پابند بێ. جا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لە ژیانی خۆیدا و پێشەوەی وەفات کە کوڕەکانی خۆی ئامۆژگاری کردبوو کە خوای گەورە هەرچیەکی فەرمان پێکردن فەرمانەکانی خوا جێبەجێکەن، و یعقوبی سەلامی خوای لەسەر بێت کە وەختی مردنی هات کوڕەکانی خۆی بانگ کرد هەمان ئامۆژگاری بۆ دووبارەکردنەوە. جا ئەگەر سەیری کەلیمەکان کەین ووەصا بها، یعنی ئامۆژگاریان کرد بە خۆ تەسلیمکردن بە ئەمری خوا ئیبراهیم کوڕەکانی خۆی و یعقوب و هەروەها یعقوبیش کوڕەکانی خۆی ئامۆژگاری کرد. گوتیان چی؟ یا بەنیە، یا بەنیە، ئەی کوڕەکانم، إن الله اصطفى لكم الدين، بێگومان خوای گەورە هەڵبژاردووە بۆ ئێوە ئەو ئاینە، فلا تموتن، نەکەن ئێوە بمرن، إلا ئەگەر مردن، ئەگەر ویستان بمرن یا وەختی مردنتان هات و ئەنتم مسلمون، با ئێوە لە حاڵەتی مردندا کەسێکی مسلمان بن، کەسێک بن خۆتان تەسلیم کردبێ بە ئەمری خوا. چونکە لە حاڵەتی سەرەمەرگدا ئینسان لەسەر چ حاڵێکی بمرێ و لەسەر ئەو حاڵەی زیندوو دەبیەوە. لە سەرەمەرگدا قەراری خۆ تەسلیمکردنت هەبوو بێ لە دڵدا بۆ ئەمری خوا کە زیندوو دەبیەوە، بە مسلمانی زیندوو دەبیەوە. کەسێک ئیماندارێکی باش بوو بێ، بە ئیمانداریەوە مرتبێ، بە ئیمانداری زیندوو دەبێتەوە، و خوا پەناماندا ئینسان ئەگەر بە گوناه و تاوانیشەوە بمرێ، لە گوناه و تاواندا بمرێ، لەسەر ئەو حاڵی تاوانکاری و خراپەکاری زیندوو دەبێتەوە. بۆیە دەفەرمێت ووەصا بها ئیبراهیم بەنیه و یعقوب، ئامۆژگاری خۆ بەدەستەوەدانیان کرد بۆ ئەمرەکانی خوای پەروەردگار. ئیبراهیم ئامۆژگاری کوڕەکانی کرد و یعقوب و هەروەها یعقوبیش ئامۆژگاری و وەسێتی کوڕەکانی کرد. گوتیان چی؟ یا بەنیە، هەر کامێک لەوانە بەجیا. تەمەن کوڕەکانی ئیبراهیم پێغەمبەری چێ بوون؟ ئیسحاق و ئیسماعیل، و هەروەها یعقوب کوڕی ئیسحاقیە، و هەروەها یعقوبیش کۆمەڵێک منداڵی هەبوون، یوسف و برایەکانی. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت دوو کوڕەکەی خۆی، و هەروەها یعقوبیش کوڕەکانی خۆی کە دەکەنە نەوەی کوڕەکەی، تەبەن نەوەی خۆشینا. ووەصا بها ئیبراهیم بەنیه، یعنی وەسێتی کرد بها، یعنی بە خۆ تەسلیمکردن بە ئەمرەکانی خوای گەورە ئیبراهیم کوڕەکانی و هەروەها یعقوبیش. گوتیان یا بەنیە، ئەی کوڕەکانمان، ئەی کوڕەکانم، إن الله اصطفى لكم الدين، بێگومان خوای گەورە دیاری کردووە، هەڵی بژاردووە بۆ ئێوە ئەو ئاینەکە ناوی ئیسلامە و خۆ تەسلیمکردن و خۆ بەدەستەوەدانە بۆ ئەمری خوا. فلا تموتن، نەکەن بمرن، إلا ئەگەر مردن، ئەگەر ویستان، تەمەن مردن بەویستی خۆتە نا، بەڵام ئەگەر مردن هاتە لاتان، با ئێوە لە حاڵەتی مسلمان بوون و تەسلیم بوون دابن بە ئەمری خوا. چۆن دەکرێت ئینسان
ئینسان بە مسلمانی بمرێ خۆیەکێک بڵ خۆ نازانم کەی دەمرم وانە ئەگەر ئینسان بیوێ بە مسلمانی بمرێ دەبێت چی بکە یعنی دەبێت هەموو چرکەیەک هەموو لەحزەیەک بڕیاری خۆ تەسلیمکردنت بەخوای گەورە لە ناخدابێ وایە و هەمی شەش ئەوەندەی بۆت ممکن دەبێت لە جێگە بەجێکردنی ئەمری خوادابی بۆی هەر کاتێک مردن هات هەر کاتێک مەلەکول مەوت هات کە تەبعاً نەتەوقیتەکەی دەزانین وایە مەلەکول مەوتیش پرست پێ دەکات تەبعاً وایە و نەدەشگەڕێتەوە لە دەرگای چاڕوانت کات تا خۆت حازر دەکەی بۆی بە مسلمانەتی بۆی چارەسەر چییە چارەسەر ئەوەیە کە پێیان دەڵێن فەلا تەموتونە ئیلا وەئەنتم مسلمین نەکەن بۆ چرکە ساتێکیش لە ئەمری خوای پەروەردگار لادن لە مسلمانەتی بترازێن بۆ ئەوەی ئەگەر مردن مردنەکەتان بە مردنێکی مسلمانانە بێ ئەو جارخوا دەفەرمێت ئەم كنتم شوهداء ئێوە لەوێ بوون ئەم كنتم شوهداء ئێوە ئەی جوولەکەکان یا ئەی ئەهلی کتاب حازر بوون إذ حضر يعقوب الموت کاتێک کە یعقوب مردن هات بۆ لای یعقوب وەختی مردنی بوو مردن یەقەی وەک دەڵێ هات بوو بۆ لای یعقوبی إذ حضر يعقوب الموت يعني کاتێک مردنەکە حازر بوو بۆ یعقوبی یعنی مەلەک المەوت فریشتەی ڕوحکێشانەکەی هات بۆ لای یعقوبی إذ قال لبنيه لە کاتی سەرمەرگدا یعقوب بە کوڕەکانی گوتی ما تعبدون من بعدي جاوە هەم ویستوێتی ئیمتحانیان کە هەم ویستوێتی وە بیریان بێنێتەوە ما تعبدون من بعدي دەیان دەپرسێ ئەرێ ئێوە چ دەپەرستن دوای من قالوا وتویانە چی نعبد إلهك جا ئەگەر بگوترێ خۆکوڕەکانی یعقوبی هەندێکیان لاسار بوون ئەوە نیە یوسفیان هەڵدا بیرێ و چیان کرد و چیان کرد خۆ بۆی تەبەن بەڵێ ئەوە لاساریە بێ ئەمریە بەڵام هیچیان بتپەرست نەبوون کوڕەکانی یعقوب پێغەمبەری هەمویان موحید بوون ئەگەر کەم تەرخەمیشیان هەبوو بێ إذ قال لبنيه ما تعبدون من بعدي کاتێک کە بە کوڕەکانی خۆی گوت ئێوە چ دەپەرستن دوای من قالوا گوتیان چی نعبد إلهك ئێمە دەپەرستین پەرستراوی تۆ یعنی ئەوەی کە تۆ پەرستوتە و ئیلاهە ئابائیکە پەرستراوی باب و باپیرانی تۆ ئەوەی کە باب و باپیرانی تۆ پەرستویانە چێن باب و باپیرانی تۆ ئیبراهیم کە ئیبراهیم بابی نەبوو باپیری بۆ وایە و ئیسماعیل ئەوەی کە ئیسماعیل پەرستویەتی و ئیسحاق ئەوەی کە ئیسحاقیش پەرستویەتی کە ئیلاهەن چەند خوا بوون یەک خوا یەک پەرستراو بوو ونحن له ئێمە بۆ ئەو خوایە مسلمون خۆمان تەسلیم دەکەین و خۆمان بەدەستەوە دەدەین جوولەکەکان لە دەرسی ڕابردوو باسمان کرد کە دەیانگوت ئێمە لەسەر دینی ئیبراهیمین و ئیبراهیمیش کاتی خۆی یەهودی بووە وایە بەڵام نە ئیبراهیم خۆی نە ئیسماعیل و ئیسحاق نە یعقوب و نە کوڕەکانی یعقوبیش هیچ کاتێک هاوبەش و شەریکیان بۆ خوا بڕیار نەدابوو و نەیان دەدا بەڵام جوولەکەکان عوزەیریان بە کوڕی خوا دەزانی هاوبەشیان بۆ خوای گەورە بڕیار دەدا کە ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە نەخێر نە یەهودیەکان لەسەر ئاینی ئیبراهیمین و نە ئیبراهیم پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ یەهودی بووە چونکە ئیبراهیم پێغەمبەر زۆر پێشتر ژیاوە ئەم كنتم شوهداء إذ حضر يعقوب الموت ئایا ئێوە بۆ خۆتان لەوێ بوون کاتێک کە مردن بۆ لای یعقوبی هات و یعقوب وەختی مردنەی هات إذ قال لبنيه کاتێک کە یعقوب بە کوڕەکانی گوت ما تعبدون من بعدي ئێوە چی دەپەرستن دوای من قالوا نعبد إلهك وتیان ئێمە دەپەرستین ئەوەی تۆ پەرستوتە و ئیلاهە ئابائیکە و ئەو پەرستراوەی کە باب و باپیرانی تۆ پەرستویانە ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق کە ئیلاهەن کە یەک تاکە پەرستراوە هاوبەشی نییە و نەحن له ئێمە بۆ ئەو خوایە بۆ ئەو یەک خوایە مسلمون مسلمان خۆ بەدەستەوە دەدەین خۆ بەدەستەوەدانیش باسمان کرد جارێ ڕابردوو یعنی لە بەرامبەر ئەمرەکانیدا قسەمان نییە ڕئیمان نییە پێ ناخۆشبوونمان نییە چیمان پێ بڵێ ئاوا جێبەجێ دەکەین جاخوا دەفەرمێت تیلکە ئوممەتون تیلکە ئەوانە ئوممەتون گەلێک بوون قەد خەلەت ڕۆیشتن تازە بەتەنها وازها خەلە تێپەڕین و بەتەنها ڕۆیشتن تیلکە ئوممەتون ئەوان کۆمەڵێک بوون کۆمەڵە خەڵکێک بوون قەد خەلەت تێپەڕین
لها ما كسبت لها يعني بۆ خۆیانە لە قازانجی خۆیانە لە مەسلحەتی خۆیانە ما كسبت ئەو کار و کردەوە چاکانەی کە کردویانن لەگەڵ خۆیانیان بردوون بۆ ئێوە بەجیان نێشتون چاکەکانیان وەلەکم و بۆ خۆشتانە ما كسبتم ئەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکرد وایە یعنی کەس چاکەی کەسێکی دیکەی بۆ نایە وایە و تاوانی کەسیش بە کۆڵ کەسێکی دیکە دانادرێ یعنی تۆ نەوەی ئیبراهیم پێغەمبەری یا هەونی هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ ئەوان تازە مردوون و ئەوەی کردبوویان لەگەڵ خۆیان برد ئێوەش کار و کردەوەکانی خۆتان لەگەڵ دەبن لەگەڵ خۆتان دەبن تیلکە ئوممەتون قەد خەلەت ئەوان کۆمەڵە خەڵکێک بوون تێپەڕین ڕۆیشتن بە تەنهاش لەها ما کەسەبەت لەها یعنی بۆ خۆیانە ئەوەی کە کردویانە چاک یا خراپ وەلەکم ما کەسەبتم بۆ خۆتانە ئەوەی کە کردوتانە چاک یا خراپ ولا تسألونە ئێوە بەرپرس نین ئێوە لێتان ناپرسرێتەوە عما كانوا يعملون لەو کار و کردەوانەی کە ئەوان پێشتر کردویانە ئێوە بەرپرسی کار و کردەوەکانی ئەوان نین نە بە چاک نە بە خراپ چاکەیان کردبێت بۆ خۆیان تەمەن لای خی گەورە قازانج لە چاکەکانیان دەکەن و ئەگەریش خراپ بوو بن ئەوانەی پێش ئێوە خراپەکانیان لەگەڵ خۆیان بردووە کەس لە قیامەتێ وەلحاصڵ کۆڵی گوناهی کەسێکی دیکە هەڵناگرێ وقالوا كونوا هودا أو نصارى أو جار قالوا گوتیان كونوا هودا ببن بە یەهودی ئەو قسەی چێ بوو قسەی یەهودیەکان بە ئیماندارانیان دەگوت خەڵکینا وەرن ببنە یەهودی ئەو نەسارا نەسرانەکانیش دەیانگوت خەڵکینا وەرن ببنە نەسارا تەهتەدوونی ڕێنمونی دەکرێن ڕێگای ڕاست دەدۆزنەوە وقالوا كونوا هودا أو نصارى یەهودیەکان دەیانگوت خەڵکینا وەرن ببنە یەهودی نەسرانیەکانیش دەیانگوت خەڵکینا وەرن ببنە نەسرانی تەهتەدوو ڕێگای ڕاست دەدۆزنەوە بەڵام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قل یعنی پێیان بڵێ بەل یعنی نەخێر ئاینی ڕاست ئاینی دروست ئاینێک کە هیدایەتی تێدا بێ نە یەهودیەتە نە نەسرانیەتە چونکە نەسرانیەت و یەهودیەت تەمەن هەم دەستکاری کرابوون هیچی لە شوێنی خۆی نەمابوویەوە و هەمیش زەمەنیان بەسەرچوو بوو کاتیان بەسەرچوو بوو خوای گەورە بۆ زەمەنێک بۆ خەڵکێک ناردەبووی خوای گەورە بە ئیسلام نسخی کردبوونەوە بۆیە خوا دەفەرمێ قل بەل میلەتە پێیان بڵێ نا بەڵکو ئەوەی دینی حەقیقیە میلەتە ئیبراهیمە ئاینی ئیبراهیمە کە ئاینێکی چۆنە حەنیف ئاینێکی پاکە بێگەردە بێغەشە بێ شیرکە وما كان من المشركين وإبراهيم سلام خوای لەسەر بێ هیچ کاتێک لە بتپەرستان نەبووە واضحە وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا پێیان بڵێن ئەی خەڵکینا ببن بە یەهودی عفو یعنی دەیانگوت جوولەکەکان خەڵکینا ببن بە یەهودی و نەسرانیەکان دەیانگوت خەڵکینا ببنە نەسرانی ڕێگای ڕاست دەدۆزنەوە خوای گەورەش بە پێغەمبەر دەفەرمێ قل بەل میلە پێیان بڵێ نەخێر ڕێگای ڕاست ئاینی یەهودیەت و نەسرانیەت نییە بەڵکو ئاینی ڕاستیە میلەتە ئیبراهیمە ئاینی ئیبراهیمە کە حەنیف ئاینێکی بێغەشە ئاینێکی ڕاست و دروستە هیچ دەستکاریەکی نەکرا بوو و نەشکراوە وما كان من المشركين و ئەو لە بتپەرستان نییە و لە بتپەرستان نەبووە قولوا ئەدی ئێوە بڵێن چی ئەوە جوولەکەکان وایان دەگوت جوولەکەکان دەیانگوت خەڵکی نا ببنە جوولەکە ببنە نەسرانی ئەی ئێمە چۆن داوای خەڵکی کەین ئێمە بە خەڵکی بڵێن چی قولوا بڵێن ئامەنا بالله ئێمە ئیمانمان هێناوە بەخوا بە تاکوتەنیایی خوا و بە حکم و دەسەڵات و یاسا و شەریعەتەکەی وما ئونزیلە ئیلەینا و باوەڕمان بەو کتێبەش هێناوە کە هاتۆتە خوارێ نێردراوەتە خوارێ بۆ لای ئێمە وایە وما ئونزیلە ئیلا ئیبراهیمە و باوەڕمان بەو کتێبەش هێناوە کە نێردراوەتە خوارێ بۆ ئیبراهیم و ئیسماعیلە و ئیسحاق و یعقوب بۆ ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسباط نەوەکانیشیان نەوە وەچەکانی دوای ئەوانش وما ئوتیە موسا و عیسا و ئێمە باوەڕمان بەو کتێبەش هێناوە کە بەخشرا بوو بە موسا و بە عیسا وما ئوتیە النەبیون من ربهم و باوەڕمان بەو کتێبانەش هێناوە کە بەخشراوە بە هەموو پێغەمبەران لەلایەن پەروەردگاریان لا نفرق بين أحد منهم ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەران هان لە ئیمان پێبووندا ئیماندار نابێ فەرقی بینی هیچ پێغەمبەرێکی بکە هەرچی ثابت بوو بێ ها بە
طبعا ناوی هاتبێ لە قورئان یا لە حەدیثدا طبعا دەبێ وەکو خۆی چۆن ناوی هاتووە ئاوا باوەڕت پێی بێ بە شێوەیەکی گشتیش دەبێ بڵێ هەرچی پێغەمبەر بووە هەرچی خوا کردبێتی بە پێغەمبەر من باوەڕم پێوێتی هەروەک چۆن باوەڕم بە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم باوەڕم بە هەرچی کتێبی ئاسمانی هەیە ئەوەی کە خوا ناردوێتی هەروەکو چۆن ئیمانم بە قورئان هەیە پابەندەوی پێوە یا پابەند نابی ئێمە مکلفین پابەند بین بە دینی ئیسلامەوە بە قورئان مکلفین بۆی شوێن پێغەمبەرکەوین صلی الله عليه وسلم بەڵام عەقیدە و بیر و باوەڕمان دەبێت لە بەرامبەر هەموویاندا وەکو یەک بێ لا نفرق بين أحد منهم ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەران ونحن دیسان ها دەفەرمێت لەه مسلمون ئێمە بۆ خوا بۆ ئەمری خوا خۆمان بەدەستەوە دەدەین و خۆمان تەسلیم دەکەین طبعا تەسلیم بوون ئەو پەڕی موسڵمانیەتیە کە دەبێت لە هەموو کەسێکدا هەبێ بۆیە ئەو هەموو تیکرارەی تێدایە ها و دینی ئیبراهیمی سەلامی خوای لەسەر بێ بۆیە تاکە دینێکە کە لە هەتا ئیسلامیش هاتووە و ئیسلامیش هەمان ناوە و ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئێستاشی فەرمانی پێکراوە وەکو ئیبراهیم بکەین و شوێن دینی ئیبراهیم بکەوین و هەمان بنەما ئەساسی و بنچینە ڕاستەکانی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆماندا بێنینە جێ بۆ چونکە ڕوحی خۆ بە تەسلیم بەدەستەوەدان لە ئیبراهیمیدا لە قیمەدا بووە ها خوای گەورە ها کە باسی ئیبراهیمی دەکات دەفەرمێت ئین ئیبراهیمە کانە ئوممە ئومەتەن ئیبراهیم بەتەنێ ئومەتێک بوو ئێستا ئێمە هەر هیچ کامێک لە ئێمە وانە مسلمانی عیار 24 نین بتوانی بێتمان هەرچی ئەمرە جێبەجێکەین وایە بەس هەمومان بەیەکەوە وایە لەوانەیە بتوانین شتێک دروستکەین وایە هەر کەسەمان لە بوارێکدا لەوانەیە ها توانی بێتمان ئیلتیزام بکەین ئەگەر توانای هەمووانمان ڕێک بخرێ وایە هەموو بەیەکەوە دەبینە ئومەتێک وایە بەس ئیبراهیم بەتەنێ لە هەموو بوارەکاندا سەرمەشق بوو هەرچی خوا پێی گوتبێ لە بەرامبەر خوادا نە پێ ناخۆش بوو نە ڕەئی نە پرسیارکردنی نەبووە یەکسەر تەسلیم بووش بووە تەمان خوای گەورە هەموو جار ئەو ڕستەی دووبارە دەکاتەوە ئاەتەکەی ئەگەر بەس کەلیمەکان تەماشاکەینەوە قول و بڵێن ئامەنا بالله ئیمانمان هێناوە بەخوا وما ئونزیل ئیلەینا و بەو کتێبەی کە نێردراوەتە خوارێ بۆ لای ئێمە وما ئونزیل ئیلا ئیبراهیمە و باوەڕمان بەو کتێبە هێناوە کە نێردراوەتە خوارێ بۆ ئیبراهیم و ئیسماعیل و یعقوب و ئیسحاق و یعقوب و نەوەکانیان وما ئوتیە و ئەو کتێبەشی کە بەخشراوە بە موسا و بە عیسا وما ئوتیە النەبیون من ربهم و ئەو کتێبانەی دیکەش کە بەخشرابوون بە پێغەمبەرانی دیکە کە تەنها تەمان زەبور ناوی بۆ داوت هاتبوو ناوی لە قورئاندا هاتووە کتێبەکانی دیکە ناویان نەهاتووە بەڵام هەرچی خوا ناردبێتی بۆ پێغەمبەران باوەڕمان پێێتی لا نفرق بين أحد منهم ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەراندا ونحن له مسلمون و ئێمەش هەر بۆ خوا بەس ونحن له ئێمە بەس بۆ خوا خۆمان تەسلیم دەکەین و تەسلیم بە هیچ کەسێکی دیکە نابێن تەمان هیچ کەسێکی دیکەش قابلی ئەوەی نی ئینسان بێ سێود و قسەی لێ وەرگرێ جگە لە خوا ولا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خواش لەبەرەوەی بە وەحی شتەکانی گوتون قسەکانی خۆی نین وایە دەنا لە قسەکانی پێغەمبەریشدا ئەوانەی کە بەناوی پێغەمبەری هاتوون ئێستا بۆ تێ بە دوای ئەوەی دابسی تاخوا صەحەیە صەحەنیە پێغەمبەر گوتوویەتی یان نەیگوتووە طبعا ئەگەر زانیت گوتوویەتیت فعلا دەبێ بۆ ئەمری پێغەمبەریش تەسلیم بی هەروەکو چۆن بۆ ئەمری خوا تەسلیم دەبی چونکە تەسلیم بوون بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسانە بە تەسلیم بوون بەخوا ئەو جار دەفەرمێت فەئین ئامەنوا جا ئەگەر ئەوانیش ئیمانیان هێنا بمثل ما ئامەنتم به بە هاوشێوەی ئەوەی کە ئێوە ئیمانتان پێی هێناوە فەقەد اهتەدەو بزانن کە ئەوانیش ڕێگای ڕاستیان دۆزیوەتەوە هەر کەسێک بێ هەر کەسێک بێ ئەو دروشمەی بەرز کاتەوە ئەوە عەقیدەی بێ بزانە کەسێکی ڕاستە کەسێکی دروستە هەر بۆ خۆی ینی ئێستا جاری وایە دەگوترێ ئەوە نییە مەسیحیەتیش خۆ دینی خوایە بۆ مەسیحی ناسنە بەهەشتێ خۆ بڕۆ لە مەسیحیەکی پرسە ئیمانت بە موسای هەیە دەڵێ چی نەکرد بە محەممەدی نەها ئیمانی پێی نییە هاتەوە ئیمانیان بە موساژ نییە ها بڕۆ بڵێ ئیمانت بە محەممەد هەیە کە دوای عیسای هاتووە نا پێی بڵێ عیسا چێە دەزیاتی بڵێ عەبدی خوایە خۆ مەبەستم ئیمانی بە دینەکەی خۆشی نیەت چۆن یعنی ئەگەر عیساش زیندوو بێ بە موسڵمانی نازانێ
عیساش زیندوو بێ بە ئیمانداری نازانێت چۆن دەکرێت ئەتۆ بەس لەبەرەوەی ناوەکەی مەسیحیە ناوەکەی یەهودیە بە ناو شوێن کەوتەی تەورات و ئینجیلن بە مسلمانیان حساب بکەیت ناکەی دەبن بە مسلمانی حەقیقی بەڵام لە مسلمانێکی پرسە عیسا چێە دەڵێن پێغمبەری خوایە هەروەکو چۆن محەممەد پێغمبەری خوایە وایە ئێمە محبەتی قەلبیمان بۆ هەموو پێغمبەران وەکو یەک نییە خۆ هەر دیارە کە ئیسلام دینی حەقیقیە دینی ڕاستی ئەگەر ئێمەش گوتبامان کەس پێغمبەر نەبووە جگە لە محەممەدی خوا هیچ کتێبێکی دیکەی نەناردووە جگە لە قورئان وایە دەکرا گومان لەسەر دین و ئیسلامەتیەکەی ئێمەش دروست ببێ بەڵام نا ئێمە اعتراف بە هەرچی دینی دیکەیە دەیکەین ئەوەی کە خوا ناردوویەتی فەئین ئامن و ئەگەر ئەوانیش ئیمانیان هێنا بمثلی ما ئامنتم به بە هاوشێوەی ئەوەی کە ئێوە ئیمانتان پێی هێناوە فەقەد اهتەدەو ئەوە بزانن کە هیدایەتیان وەرگرتووە ئەدی وئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد ڕازی نەبوون ئەوەی بڵێن فإنما هم في شقاق بە بێگومانی ئەوان دەکەونە دژایەتیت دەکەونە پلاندانان نەخشەدانان بەڵام خوا نەخشەکانیان دەهێڵێ جێبەجێکەن بێگومان نەخێر ها وئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد فإنما هم يعني بێگومان بە کە ئەوان دەکەونە دژایەتیت يعني بەوەندەش ناوەستن کە بەس وەک دەڵێ دینی خۆم بۆ خۆت و ئیخۆت بۆ خۆت ئەگەر هەر ئاواز باتەوان مسلمانان قبوڵیان بوو بەڵام فإنما هم في شقاق بێگومان ئەوان دەکەونە دژایەتیت بەڵام فسيكفيكهم الله لەمە دووە خوای گەورە ئەتۆ لە دەستی ئەوان دەپارێزێ فسيكفيکە لەمە دووە دەتپارێزێ لە دەستی ئەوان خوای گەورەها معنای حرفی فسيكفيکە تاوان کەلیمەیەکی دوور و درێژە لە ڕووی معناوە جیاوازن ها فا شتێکە سین شتێکە یەکفی شتێکە کافی یەکەم شتێکە هومەکە شتێکە بەڵام هەر دەبێ بەیەکەوە بگوترێ فسيكفيكهم الله لەمە دووە خوای گەورە ئەتۆ لە دەستی ئەوان دەپارێزێ ئەوان ناتوانن هیچ لێ بکەن تەوان وعدەکە هاتەجێ یان هاتەجێ تەوان نەخشەی کوشتنی پێغەمبەریان صلی الله عليه وسلم چەند جار دانا وایە و چەندان پلان و نەخشەیان داڕشتن بۆ کوشتن و لەناوبردننی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام خوا وعدی پاراستنی دابوو تەوان کەس نەیتوانی وهو السميع العليم بێگومان ئەو خوای تۆ سەمیعە وایە سەمیعە دەبیستێ تاعنی ئەگەر نەخشەیەکیان بۆ دانای تەبەن نەخشە چۆن دادەندرێ وایە یا بە قسە دووسێ کەس بەیەکەوە وایە یا بە قەرارێکی قەلبی کەسێک بەتەنێ بڕیار دەدا وایە ئەگەر نەخشەکە نەخشەی قسە بێ بەیەکەوە بە جەماعی نەخشەت بۆ داڕژن ئاگادار بەخوا سەمیعە قسەکانیان دەبیستێ و پێت دەگەێنێ کە چەندان جار خوای گەورە بەوەحی پێغەمبەری ئاگادار کردوتەوە صلی الله عليه وسلم و ئەگەریش یەک کەس بەتەنێ لە دڵی خۆی ڕا قەراری کوشتن و لەناوبردننی تۆیدا خۆ ئاگاداری دڵیشیانە بۆیە وازحە فەئین ئامنوا بمثل ما ئامنتم به ئەگەر ئیمانیان هێنا بە هاوشێوەی ئەوەی کە ئێوە ئیمانتان پێی هێناوە فەقەد اهتەدەو ئەوە ڕێگای ڕاستیان گرتووە وئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد فإنما هم في شقاق بەبێ گومانی بزانە ئەوان دەکەوتنە دژایەتیکردنی یەهودی و نەسڕانی بۆ مسلمانان شتێکی سروشتی و ناخی دڵیانە ڕقیان لە مسلمانانە هەرچی پێشیان بکرێ دەیکەن بەڵام فسيكفيكهم الله بە دڵنیاییەوە خوای گەورە تۆ دەپارێزێ وهو السميع العليم و ئەو خوای تۆ دەیپەرستی بیسەرە هەموو شتێک دەبیستێ و هەموو شتێکیش ئاگادارە ئەوەی لە ناخیشیاندایە ئەو جا خوا دەفەرمێ صبغة الله يعني صبغة يعني چی صبغة سەبوخ بۆیاخ بەڵام لێرە مەبەستی چییە هەڵە صبغەی خوای بۆیەی خوای یعنی ئاینی خوای ها دینی خوای بەڵام بۆچی خوای گەورە دینی بە صبغە ناو بردووە بۆ ناڵێت دین الله لاڵە صبغة الله تاوان صبغە ها جلێکی سپی بێنە لە بۆیاغێکی ڕەش هەڵی نەچی لێدێ ئەدی یەکێکی ڕەش جاران ئەگەر یەکێک ویست پای ڕەنگی جلەکانی بگۆڕێ وانە بەڵێ گۆڕانکاری با فعلا جا صبغە لەگەڵ ئەوەی ئێستا پێی دەڵێن دەڵێن ئەگەر یەکێک بە نمونە دەستی خەنەی لێدا بە نمونە بیشواتەوە دەڕوایە ناڕوە بەس ئەگەر ئەوەی دیکەوەی ئەوەی چەرموشتە داینێ وانێ هەر چرکەیەک حەز لێ بوو تەمان ئیسلام کامیانە
دەبێت تێک هەڵبێ لەگەڵ فعلا لەگەڵ ناخت لەگەڵ جەستت لەگەڵ لاشت بۆیە ینی ئەوەی دەبێتە مسلمان فعلا دەبێت ڕنگ بکرێ بەچی بە هەموو شعائیر و دروژمەکانی دینی دەبێت هیچ ناخی گۆڕانکاری بەسەردا بێ و دەبێت شوێنەواری ئەو ڕەنگە ئەو دینەشی بەسەرەوە دیار بێ هەروەکو چۆن ئەگەر جلێک ڕەنگکەی ڕەنگەکە دیارە ڕەنگەکە هەموو شوێنەکانی دەگرێتەوە کەسی پابند بەدینەوە فعلا بۆی خوای گەورە دەڵێت صبغة الله یعنی ئاینی خواها کە ئاینی خوا وەکو بۆیە وایە بۆ گۆڕانکاریکردن لە ناخ و جەستە و لاشەی ئینسانەکاندا جاخوا دەفەرمێ ومن ئەحسن من الله صبغة کێ هەیە لە خوای گەورە دینێکی چاکتر و جوانتر و باشتری بۆ هێنابین ئەو منە ئیستیفهامە بەڵام عولەما دەفەرمون ئیستیفهامی ئینکاریە دەکرێت معنای کەین بڵێن هیچ دینێک لە دینی خوای گەورە جوانتر نییە هیچ ڕەنگێک هیچ خۆڕازاندنەوەیەک جوانتر نییە لەو خۆڕازاندنەوانەی کە ئیسلام بە لەو دینەدا بۆ ئێمەی ناردووە ئێمە خۆمانی پێبڕازێنینەوە ونحن له عابدون ئێمە هەر بۆ ئەو خوایە دەبینە عابد دەبینە بەندایەتیەکانمان بەس بۆ ئەو خوایە دەکەین بۆ هیچ کەسێکی دیکە نایکەین صبغة الله ئاینی خوا کە دەبێ ئێوە پێوە پابند بن وازەحە ومن ئەحسن من الله صبغة هیچ کەسێک نییە ئاینەکەی و دینەکەی جوانتر بێ لە ئاین و بەرنامەی خوا ونحن له عابدون ئێمە هەر بۆ ئەو خوایە کە ئەو ئاینەی بۆ ناردوین بەندایەتی دەکەین وازەحە ئەگەر سەیری سەحابەکانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم فعلا دینداری دەبێ ئاوا بێ کە ئێمە یعنی زۆرمان جاری وایە دەبینە بار بەسەر ئیسلامەوە وایە کەسێکی بەلەقەب بە نمونە ئیمام بەلەقەب وانیە مسلمان یا عنوانێکی هەیە یا شەهادەیەکی لە بابەتێکی دینیدا هەیە کە خەڵک دەبینێ لەقەبەکە و عنوانەکەی و میهنەکەی میهنەیەکی دیندارانەیە بەڵام هەڵسوکەوتی وایە هەڵسوکەوتێکی گونجاو نییە زۆر جار بەراوردی هەڵسوکەوتی نوێشکەرێک ئەهلی مزگەوتێک محەجەبەیەکی دەکا لەگەڵ یەکێک کە ئەو نیشانانەی نین بەڵام جاری وایە مامەڵە و هەڵسوکەوتی کەسەکەی دیکە تەمەن خەلەلەکە لە چیدایە لەوەی کە ئەوەکەمان دینەکەمان بەو سیبغەیە وەرنەگرتووە بەڕاستی دەنا سەیری عومەری کوڕی خەتاب بکە پێش ئیسلام چۆن بوو دڵڕاقترین کەس وایە بەڵام کە بوو بە مسلمان وەک دەڵێ شوێنەواری فرمێسک بە کوڵمەیەوە دیار بوون عومەری کوڕی خەتاب کە خەلیفە بوو شەوێ خەوی لێ نەدەکەوە کۆڵان بە کۆڵانی مەدینەی دەگەڕا ئەگەر یەکێکی بینی بایە برسێتی تەوان یان خواردن و هەتا چەوری و ئەوانەی لە خۆی حرام کردووە لە سەردەمی خلافەتی خۆیدا هەتا خەڵکی تێر کردووە خالیدی کوڕی وەلید لە جەنگی ئوحوددا تەوان ئەو قائیدی بتپەرستەکان بۆ ها کەشکەستی بە مسلمانان هێنا وایە بەڵام دوایە بوو بەچی مەسەڵەن عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل کاتی خۆی چۆن بوو دوایە کە بوو بۆ مسلمان ژیانەکەی چی لێ هات وەحش بوو کوژی حەمزەی بوو وایە دواتر بوو بە مسلمان بوو بە ینی بە کوژی مسەیلەمەی کەذاب خراپترین کەسی سەرزەوی کوشت بۆیە ئەگەر دینداریەکە وەکو ئەو سیبغە و بۆیاغا لەگەڵ ناخ و دڵمان تێک هەڵبێ بەبێ گومانی هەمیشە جیاوازی دەبێت لەگەڵ ینی کەسێکی پابند بەدینەوە لەگەڵ کەسێک کە پابند نییە ئەگەر ینی جیاوازی نەبوو خەلەلەکە لە وەرگرتنەکەیدایە صبغة الله یعنی ئەوەی ئاین و بۆیە و ڕەنگی خوایە تەوان هەر جلێک وەرە بە جوانی ڕەنجی کە ڕەنگەکەی دەگۆڕێ بەڵام ئەگەر ڕەنگ نەبێ هیچ یعنی ومن ئەحسن من الله صبغة هیچ کەس نییە ئاینەکەی جوانتر بێ لە ئاینی خوا ونحن له عابدون ئێمە بەس بۆ ئەو خوا دەبینە بەندە قل ئەتحاجوننا في الله پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئایا ئێوە مناقەشە و مجادلە لەگەڵ ئێمەدا دەکەن سەبارەت بەخوا لەسەر خواش مناقەشەمان لەگەڵ دەکەن خۆ ئاینی هەموو پێغەمبەران یەکتاپەرستیە وایە ئەوان لە خوادا خلافیان هەبوو دەیانگوت عوزەیرە کوڕی خوایە ئەوانی کە دەیانگوت مەسیح کوڕی خوایە مەڕیەمە کچی خوایە یا مەلائکەت کچی خوان قل ئەتحاجوننا پێیان بڵێ ئایا ئێوە مجادلە و مناقەشە لەگەڵ ئێمەدا دەکەن سەبارەت بەخواش وهو ربنا وربكم لە کاتێکدا کە ئەو پەروەردیگاری ئێمە و ئێوەش وایە بەڵام ئاگاتان لێی بێ وەلەنا ئەعمالنا ئێمە کار و کردەوەکانی خۆمان بۆ خۆمان وەلەکم
ئەعمالکم کار و کردەوەکانیشتان بۆ خۆتان بەڵام کەی پێغەمبەر ئەوەی گەیان بە جوولەکە و مەسیحیەکان دوای ئەوەی کە لیان نائومێد بوو ها دوای ئەوەی کە هەرچی بەڵگە و دەلیلە بۆی هێنانەوە هەر قەناعەتیان نەکرد دەی مادام هەر بە قسەم ناکەن وایە دەنا ئەوە نا دەبێت عێلاقەی خەڵکت نەبێ ئەو ئاەتە ناکرێت ئەوە کەی ئەو ئاەتەی بە خەڵکی دەڵێ لەنا ئەعمالنا وەلەکم ئەعمالکم دوای ئەوەی کە هەموو ڕێگاکانت لەگەڵ تاقیکردنەوە ها هەموو هەنگاوەکانت لەگەڵنان ئەگەر هەر بە قسەی نەکردی بڵێ دەتوانی پێی بڵێ دینی خۆت بۆ خۆت و بۆ خۆت ئازادی چ دەکەی بیکە بەرهەمی کردەوەکانی خۆت بۆ خۆت دەبینیەوە ئەمنیش پابندم بە دینی خۆمەوە لەنا ئەعمالنا بۆ خۆمان بێ کار و کردەوەکانی خۆمان وەلەکم ئەعمالکم کار و کردەوەکانی خۆشتان بۆ خۆتان بەڵام ئاگاتان لێی بێ ئێمە وەکو ئێوە ناکەین وەنەحن لەهو ئێمە بەس بۆ ئەو خوایە چ دەکەین مخلیصون دڵسۆزی دەنوێنین یعنی هەرچی دەیکەین تەنها نیەتمان خوایە و بەس بۆ خوا لە خۆڕازیکردنیش دەیکەین ها جارێک دەفەرمێ وەنەحن لەهو مسلیمون ها هەر لەو لاپەڕەیدا وایە جارێک دەفەرمێ وەنەحن لەهو عابدون جارێک دەفەرمێ وەنەحن لەهو مسلیمون دەبێت هەرسێکیان تێکەڵکەین ها ئەو کاتی بە کەڵک دێ وایە ئینسان هەم دەبێت خۆی تەسلیمی ئەمری خواکە وایە کە خۆت تەسلیمی ئەمری خوا کرد دەبێت عەبدایەتیەکانت ها بابەتی عەقیدەیت تەنها بۆ خوای گەورە بن هاوبەش بۆ خوا بڕیار نەدەی پاشان هەرچی کردیشت ها تەسلیم بوون بەتەنێ گرنگ نییە ها بەس نیەتێک تەسلیم دەبی گرنگە وایە دوو کەس نوێژێ دەکەن وایە زۆر جار لەوانەیە یەکێک لە ڕواڵەتدا زۆر پابندتر بێ وایە بەڵام ئەگەر نیەتەکەی بۆ خوای نەبوو ئەو ئیخلاسەی لەگەڵ نەبوو لێ قبوڵە نابووە تەسلیم بوون و عەبدایەتیکردن بۆ خوا دەبێ ئیخلاسی لەگەڵ بێ ها وەنەحن لەهو ئیخلاسش ئەوەیە کە تۆ عیبادەتەکەی دەکەی بەینی خۆت و خوا هیچ نیەتێکی دیکە نەبێ ئەوە چیە حکمی پێ دەکرێت بەس خوا و بۆ خۆشتا و خۆشمان هەندێک جار لەوانەیە فێڵمان لێ بکرێ ڕیا هەندێک جار هێندە شاراوەیە بۆ خۆشمان لەوانەیە هەستی پێ نەکەین بۆیە ها پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای دەکرد هەمیشە دەیفەرموو خوایە خۆم پەنا دەدەم بە تۆ لەوەی کە شتێک کەمە شەریکی تۆ دەیزانم و داوای لێخۆشبوونت لێ دەکەم لە شتێک ئەگەر کردبێت هەستم پێ نەکرد بێ وازەها ها ڕیا هەندێک جار شاراوەیە ها پێغەمبەر دەفەرمێ وەکو دەنگی پێی مێرووی لەسەر بەردێکی لووس بڕوا دەنگەکەی چەندە مێروویەک لەسەر بەردێکی لووس بڕوا دەنگی پێەکەی تەوان بیستنی ئەمە لەو ئاستەیدا نەبی بیستێ بەڵام دەنگی هەر هەیە وایە یعنی ڕیا لەوە شاراوەترا ڕیا عەکسی ئیخلاسی ها کە دەڵێن ئێمە بۆ تۆ مخلیصین یعنی ڕیابازی ناکەین لەبەر هیچ کەسێک بەندایەتی و خۆ تەسلیمکردنەکەی ناکەین پێیان بڵێ ئاەتەکەی ئەگەر تەماشاکەینە قل ئەتوحاجونەنا فی الله پێیان بڵێ ئێوە مجادلە لەگەڵ ئێمە دەکەن سەبارەت بەخوا کە ئەو پەروەردیگاری ئێمە و ئێوەیە وەلەنا ئەعمالونا بۆ ئێمە بۆ خۆمان بێکار و کردەوەکەمان وەلەکم بۆ خۆتان بێکار و کردەوەکانتان وەنەحن لەهو مخلیصون ئێمە بەس بۆ خوا خۆمان بەدەستەوە دەین ئەم تەقولونە یان ئێوە دەڵێن ئەم تەقولون یا ئێوە دەڵێن ئێستاش دەڵێن یعنی ئینە ئیبراهیمە بێگومان ئیبراهیم وإسماعيل إسماعيل وإسحاق ومعلوم الناوكانيان ويعقوب والأصباط نوكانشيان كانوا هودا بيشتر يهودي بون أو نصارى يا بيشتر نصراني بون أو زرك يعني يهودي كان دانقود أوانا يهودي بون نصراني كان دانقود أوانا نصراني بون بوشي طبعا خوان بيهالدك يشان هات شونك ناوبانجي إبراهيم بيغمبر سلامي خواه لسر بلقل قركاني همو الدنياي قرت بويا وموقفة كان يعني هندا موقفی جوان بوون و هێندە پڕشنگدار بوو ژیانیان دەیانەویست بەهۆی ئەوانەوە خۆیان هەڵکێشن بۆیە هەمیشە جوولەکەکان دەیانگوت ئێمەنەوەی ئیبراهیم پێغەمبەرین و مەسیحیەکانیش بە هەمان شێوە دەیانگوت ئێمە بە ڕەچەڵک دەچینەوە چونکەمە بەنو ئیسرائیلینەوەی یعقوب پێغەمبەرین قل ئەئەنتم ئەعلەم ئەم الله پێیان بڵێ ئێوە چاتر دەزانن یاخوا خوا دەفەرمێ ئەوانە یەهودی نەبوون وایە نصراني نبون أي شيء تاتر دزانة قل أأنتم أعلم أم الله بيان بله إيوه تاتر دزانة يا أخوة طبعا ليه تبي بلنسي طبعا أوانج نيان هالجرأة يعني بلان إيوه تاتر دزانة قل أأنتم بيان بله إيوه تاتر دزانة يا أخوة حتما أجر كسر إيماني بخواه بدأ يقوليسي يبلي إخوة أي إخوة دلسي قال فرمد إبراهيم ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا هذا فرمي إبراهيم نه يهودي ولا نصراني بو
ومن أظلم ممن كتم شهادة عنده من الله چێ لەو کەسە ستەمکارترە کە کەتەمە يعني دەشارێتەوە شاهدیەک کە لە کنیەتی و لەلایەن خواشەوە شاهدیەکەی پێدان يعني پێدراوە وما الله بغافل عما تعملون خوای گەورە بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە دەیکەن ومن أظلم يعني طبعا ئەو استفهامەش ئینکاریە يعني هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە بشارێتەوە شاهدیەک کە لە کنی بێ جا ئەگەر شاهدیەکەش خوا لە کنی دانابی طبعا جەریمەکەی گەورەترە چونکە بتپەرستەکان و عفو جوولەکە و مەسیحیەکان بە عیلمی یەقین ها دوای دەیگەینێ دەیانزانی محەممەد پێغەمبەری خوایە بەڵام چیان لێ کردبوون چوبوون ئەو ئاتانە ئەو نووسراوانیان ڕەش کردبوونەوە گۆڕی بوویان بە ناوێکی دیکە بۆ وەسفێکی دیکە بۆی لە کەس دانێنەجێ بەڵام بە گشتیش تەبان کەسێک شاهدی لە سەر بێ لەکن بێ و پسێبی شارێتەوە هەر جەریمەیە وایە چی شاهدی بە درۆی بۆ کەسێک دەی دەبێ ئەدێگە لەکنت بێ و بانگت کەن بۆی دڵیان لێ نێشێ بۆی پسیوی شاریەوە ئەویش هەر جەریمەیە ها وەکو یەکەن ها تاوانەکە وما الله بغافل عما تعملون خوای گەورە بێ ئاگانیە لەوەی کە دەیکەن ئەگەر سەیری کەلیمەکان کەینەوە ئەم تەقولونە ئین ئیبراهیمەوە ئاسانە ئایا ئێوەی جوولەکە و مەسیحی دەڵێن ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و نەوەکانیان کانوا یەهودەن پێشتر یەهودی بوون ئەوە قسەی یەهودیەکان ئەو نەسارا یا نەسرانیەکان دەڵێن پێشتر نەسرانی بوون قل ئەئەنتم ئەعلەم ئەم الله پێیان بڵێن ئێوە چاتر دەزانن یان خوا ومن أظلم ممن كتم شهادة عنده من الله هیچ کەسێک ستەمکارتر نییە لەو کەسەی کە بشارێتەوە شاهدیەک کە خوا لە کنی داناوە وما الله بغافل عما تعملون خوای گەورە بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە دەیکەن آخر ئاەت کە هاوشێوەکەی لە پێشودا هەیە دەفەرمێت تیلکە ئومەتون قەد خەلەت ئەوانە کۆمەڵێک بوون ڕۆیشت وایە لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم لەها ما کەسەبتم بۆ خۆیانە ئەو کار و کردەوەی کە کردویانە وەلەکم ما کەسەبتم و ئێوەش کار و کردەوەکانتان بۆ خۆتانە ولا تسألون عما كانوا يعملون ئێوە بەرپرس نین لەو کار و کردەوانەی کە ئەوان دەیکەن ئەو ئاتە دەکرێت بڵێن دووبارە یان نا ئاەتی دووبارە لە قورئاندا هەیە تەئکیدکردنەوە هەیە بەڵام دووبارە بوونەوە نییە نا هەر یەکەیان لێرە مەبەستێکی هەیە ها ئێستا لە سوورەی ڕەحمانە بە نموناسی و ئەوەندە جارە فبأي آلاء ربكما تكذبان تدایە وایە لە هێندێک ئاەتدا وەیل یومئذ للمكذبين چەند جار دە 12 جار تکرار بۆتەوە بەڵام هیچ ئاەتێک دووبارە بووی ئاەتی پێشخۆی نییە ها هەر ئاەتێک جا لێرە عولەما دەفەرمون یەکەم ئاەت کە دەفەرمێت تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت مەبەستی ئەوەیە کە ئاگادار بن ئێوە ئەگەر نەوە و وەسەی ئەوەش بن ئیبراهیم و ئیسماعیل و ئەوانەش بن وریابن ئەوان شەفاعەتیان پێ ناکرێت بۆ خۆت بۆ ئێوە ئەوان تازە مردوون و ڕۆیشتون و کار و کردەوەکانی خۆیان لەگەڵ خۆ بردووە وایە ئاەتی ئێرە مەبەستی ئەوەیە کە ئێمە هیچی دیکە مناقەشە لەگەڵ ئێوە ناکەین وەڕز بووین لە مناقەشەکردنێتان خۆ ئەوان تازە تێپەڕی بن هەوو بووبنی ئاو نەبوو هیچ لە مەسەلەکەی ناگۆڕێ بۆیە ئێمە هیچی دیکە لەسەر ئەو بابەتەی مناقەشە لەگەڵ ئێوە ناکەین هەوو بووبن یا هەو نەبووبن تازە ئەوان چوونەتە شوێنی خۆیان.